سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارەماتونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیۆڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە سەرەتا سەردێڕیشەنەوە مانگرتن لە خواردنی وریشە مرادی و پەخشان عەزیزی لە زیندانی ئەڤین سوتانی دەیان هێکتار لە مەزرای گەنمی جوتیاران لە ڕۆژاوای کوردستان کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی موکرانی چابەهار بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی لاپاو لە مەشهەد ئیعدامی پێنج بەندکراو لە زیندانی قزل حەساری کەرەج و بانکێشت و لێپرسینەوەی ئیسماعیل گرامی چالاکی کرێکاری خەڵکی تارە. درێژەی هەوڵەکان مانگرتن لە خواردنی وریشە مرادی و پەخشان عەزیزی لە زیندانی ئەڤین ڕۆژی چوارشەممە 26 گوڵان وریشە مرادی و پەخشان عەزیزی دوو بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ئەڤین لە ناڕەزایەتی بە هەڵسوکەوتی نایاسایی بەرپرسانی زیندان دەستیاندایە مانگرتن لە خواردن. بەپێی راپۆرتەکان وریشە مرادی بە فەرمانی قازی سەڵەواتی لە بەندی ژنانی زیندانی ئەڤین بۆ بەندی 209 وەزارەتی اطلاعات گوازراوەتەوە ناوبراو لە ناڕەزایەتی بە گواستنەوەی بۆ ئەو بەندە ئەمنیەتیە دەستی داوەتە مانگرتن. هەروەها پەخشان عەزیزی بۆ پشتیوانی لە وریشە مرادی مانی لە خواردن گرتووە. ئەو دوو بەندکراوە سیاسیە لە هەفتەی ڕابردووەوە بە فەرمانی قازی سەڵەواتی لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان لێبەشکراوە. وریشە مرادی و پەخشان عەزیزی مانگی گەلاوێژی 1402 دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕادێزراوە. سوتانی دەیان هێکتار لە مەزرای گەنمی جوتیاران لە ڕۆژاوای کوردستان ڕۆژی چوارشەممە 26 گوڵان دەیان هێکتار لە مەزرای گەنمی جوتیارانی ڕۆژاوای کوردستان بەهۆی تۆپبارانەکانی ئاتەشی تورکیا سوتاوە. ماوەی دوو ڕۆژە ئاتەشی تورکیا و بەکرێ گیراوانی ئیسلامگەرای سەر بە وڵاتە کوندەکانی ناوچەی شەحبا و دەوروبەری منبەج لە ڕۆژاوای کوردستانیان بردومان کردووە. لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورکیا زیانێکی زۆر بە کەشاوەرزان کەشگەیشتووە و بە دەیان هێکتار مەزاری گەنمی جوتیاران لەنێوچوو. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی موکرانی چابەهار ڕۆژی چوارشەممە 26 گوڵان کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی موکرانی چابەهار بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی موکران ماوەی 3 مانگە هەڵدەست و مەزایایان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا دەژین. هەروەها حەقی بیمەی کرێکاران بە ڕێکخراوی تامینی ئیجتیماعی پەرداخت نەکراوە و کرێکاران و بنەماڵەکانیان تووشی کێشەی دەرمانی بوو. بەوتەی کرێکاران بەرپرسانی شرکەت تەنیا بەڵێن درۆیان پێدەن و ئەم جارە تا نەگەن بە داخوازیەکانیان واز لە مانگرتن ناهێن. ناڕەزایەتی خەڵکی خاش دژ بە نەبوونی سوتەمەنی ڕۆژی چوارشەممە 26 گوڵان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری خاش بە کۆبوونەوە لە بەردەم بنکەی سوتەمەنی کارواندەر لە ئاسنەدانی سوتەمەنی ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی شارەمەندانی ناڕازی بەڕێوەبەرانی ئەو بنکە سوتەمەنیە کارتی سوتەمەنی سەرەکی بنکەکە بۆ پێدانی سوتەمەنی بە خەڵکی یاسایی بەکار ناهێن و تەنیا خزمەتگوزاری پێشکەش بە هێزەکانی سپای پاسداران دەکەن. ئەو لە حاڵێکدایە کە خەڵکی هەژاری ئەو شارە بۆ دابینکردنی 10 لیتر بەنزین لە مەزیقەدانی و شۆفێرانی تاکسی لە کەسب و کار کەوتو. بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی لاپاو لە مەشهەد بەهۆی بارینی بارانی دوو ڕۆژی ڕابردوو لە پارێزگای خوراسانی ڕۆزەوی تا بە ئەمڕۆ نزیکەی 8 کەس گیانیان لەدەستاوە و 30 کەس بێسەروشوێن بوون. ئەوتەی سەرچاوەکانی هەواڵ دۆخی گوندنشینانی مەشهەد لە مەلەکاباد و ئەحمەدابادی فەریمان زۆر خراپە و 6 کەس گیانیان لەدەستاوە. هەروەها زیانێکی زۆر بەرکەشاوەرزی و ئاژەڵداریە و پستانە گەیشتووە و نزیکەی 30 کەس بێسەروشوێن بوون و گەڕان بە دوایاندا هەروە بەردەوام. بەوتەی هاوڵاتیان ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هەموو ئیمکاناتی بۆ سەرکوتی ژنان بەسیج کردووە، بەڵام
هیچ هەنگاوێکیان بۆ گەیاندنی یارمەتی بە لافاو لێدراوانی ئەو ڕووداوە سروشتیە هەڵنەگرتووە. یان لەدەستانی کارتۆن خەوێک لە نەخۆشخانەی چابەهار. لە ڕۆژانی ڕابردوودا کارتۆن خەوێک بەهۆی پێڕانەگەیشتنی پزیشکی لە نەخۆشخانەی چابەهار گیانی لەدەستداوە. بە پێی ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە خەڵکی ئاسایی ئەو شارۆمەندان پاش تێکچوونی دۆخی تەندروستی گەیاندۆتە نەخۆشخانە، بەڵام بەرپرسانی بیمارستان تەختیان بۆ دابین نەکردو و بۆ ماوەی 3 سەعات لەسەر زەوی خەواندویانە تا گیانی لەدەستداوە. بەوتەی هەوڵاتیانی بەلوچ چەند جار پەیوەندیان بە ئۆرژانس و بەرپرسانی نەخۆشخانە گرتووە، بەڵام کەس وەڵامی داواکاریەکانی نەداوەتەوە و هیچ بایەخێکیان بە گیانی ئەو مرۆڤە نەداوە. ئەعدامی 5 بەندکراو لە زیندانی قزل حەساری کەرەچ. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان حکمی ئەعدامی 5 بەندکراو لەوانە زیندانیەکی خەڵکی ئەفغانستان لە زیندانی قزل حەساری کەرەچ جێبەجێکرا. بەیانی ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ لە سێدارەدانی خسرە و بەشارەت لە زیندانی قزل حەسار حکمی ئەعدامی 4 بەندکراوی دیکەی خەڵکی پارێزگای لۆڕستان بە ناوەکانی ڕەزا جەعفەری، کەریم گەراوەند، سیروز حەیاتبینی و محەممەد ڕەزا ڕەحیمپور، هەروەها بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکراوە. بانکێشت و لێپرسینەوەی ئیسماعیل گرامی چالاکی کرێکاری خەڵکی تاران. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان ئیسماعیل گرامی چالاکی کرێکاری خەڵکی تاران لەلایەن لە قیسەی دادسەرای گشتی و انقلابی ئەو شارە بانکێشت و لێپرسینەوەی لێکرا. بە پێی راپۆرتی شۆڕای خانەنشینکراوانی ئێران، ئیسماعیل گرامی تەنیا بە بیانی پێداگری لەسەر مافی پێشێلکراوی کرێکارانی ئێران بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نظام تۆمەتبار و بۆ دادگای انقلابی تاران بانکێشت کراوە. پاش لێپرسینەوە و ڕاگەاندنی تۆمەتە سەپێنراوەکان بەسەر ئەو چالاکە کرێکاریە، بەرپرسانی قەزای تاران داوای بەڵێننامەیان بۆ ئازادی ناوبراو کردووە، بەڵام ئیسماعیل گرامی لە پێدانی بەڵێننامەی خۆی بواردووە و لە کۆتاییدا بە دانانی وەسیقەی 500 ملیۆنی ئازاد کراوە. پەرەسەندنی کەمخۆراکی لە نێو منداڵانی ئێران. هادی موسەوی، بەڕێوەبەری گشتی پێشووی تێوژینەکانی وەزارەتی تەعاون، ڕۆژی چوارشەممە 26 گوڵان ڕایگەیاند 14 ملیۆن منداڵی ئێرانی بەهۆی هەژاری بنەماڵەکانیان تووشی کەمخۆراکی بوون. بەپێی ئاماری ئامۆزش و پەروەرش 450,000 منداڵی دوورکەوتوو لە خوێندن لە ئێران بوونی هەیە و نزیک بە 1.5 ملیۆن قوتابی بە زووی واز لە خوێندن دێنن. لە بواری جیاوازی ئامۆزشیشدا تەنیا 12% دەچوانی کۆنکور بە پلەی ژێر 3000 لە مەدرسە دەوڵەتیەکان بوون و زۆربەی دەچوانی کۆنکور لە مەدرسە خصوصیەکان بوون. تیرۆرکردنی سەرۆک وەزیرانی ئسلۆواکی. ڕۆژی چوارشەممە 26 گوڵان دەوڵەتی ئسلۆواکی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە لەلایەن چەکدارێکەوە تیرۆر کراوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. بە پێی ڕاگەاندنە ڕۆبێرت فیتسۆ، سەرۆک وەزیرانی پۆپۆلیستی ئیسلۆواکی پاش چوونە دەرەوە لە کۆبوونەوەیەکی دەوڵەتی لە خانەی فەرهەنگی هێندلووە لە 150 کیلومتری پایتەختی ئەو وڵاتە لایەن چەکدارێکەوە تیرۆر کراوە و دۆخی تەندروستی بەهۆی بەرکەوتنی 4 پیشەک ناجێگیرە. شانی باسە کە هێرشبەرەکە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە و لێکۆڵینەوەکان لەسەر ئەو ڕووداوە دەستی پێکردووە. دوا هەوڵمان سەبارەتە بە هێرشی بەردەوامی ئیسرائیل بۆ سەر لوبنان و غەزە. ئەمڕۆ پێنجشەممە 27 گوڵان فڕۆکەکانی ئارتەشی ئیسرائیل پێگەکانی حیزبوڵای لوبنانیان لە بەعلبەک بە چڕی بردومان کردو، هاوکات چەندین ناوچە لە کەرتی غەزە کەوتە بەر پەلاماری هێزەکانی ئارتەشی ئیسرائیل و چەندین فلستینی کوژراون و بریندار. بە پێی راپۆرتەکان بنکەی موشەکی و پاهباریەکانی حیزبوڵای لوبنان لە بەعلبەکی لوبنان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کراوە، بەڵام هێشتا ڕێژەی زیانەکانی ئاشکرا نەبووە. هەروە ڕۆژی ڕابردوو فەرماندەیەکی حیزبوڵڵا لەگەڵ 2 ئەندامی دیکەی و گروپە لە هێرشێکی پاهباری ئیسرائیل کوژرا.
لە ئوردوگای نەسیراتی غەزا شەڕێکی قرس لە نێوان چەکدارانی حەماس و ئەرتەشی ئیسرائیل ڕوویدا و ئاوکات تانکەکانی ئیسرائیل بۆ ناوەندی ڕەفاح پێشڕەویان کردووە. لە هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزا چەندین فلستینی کوژران و برینداربوون و ڕێڕەوەکانی گەیاندنی یارمەتی بە ئاوەرەکان لەلایەن یەهودیە تند ئاژۆکانەوە داخرا. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتیواڵەکانی ڕۆتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی پێشەی بەرنامەکانی تلڤیزیۆنی